إن الحمد لله نحمده ونستعينه ونستغفره ونعوذ بالله من شرور أنفسنا ومن سيئات أعمالنا. من يهدي الله فلا مضل له ومن يضلل فلا هادي له. أشهد أن لا إله إلا الله وحده لا شريك له وأشهد أن محمدًا عبده ورسوله. يا أيها الذين آمنوا اتقوا الله وقولوا قولا سديدا يصلح لكم أعمالكم ويغفر لكم ذنوبكم ومن يطع الله ورسوله فقد فاز فوزا عظيما. أما بعد، سلامي خوي گەورەتان لێبێ میوانانی ماڵی خوا. السلام عليكم ورحمة الله وبركاته. داواکارین لە پەروەردگار بارانی ڕەحمەت بکاتە خێر و بەرەکەتی خۆی لەسەر زەویدا بە ئاسمانشەوە و بیکاتە مایەی بەرەکەت بۆ ژیانمان و بۆ هەموو کات و ساتی هەموو لایەکمان ئینشاءالله. ئیماندارانی بەڕێز، مسلمانانی خۆشەویست، لە وتاری ئەمڕۆدا باسی لەوە دەکەین وایەن پێ باش بوو کە لەم مەوسمەدا کە مەوسمی گەشتە، مەوسمی دەرچوونە، کاتی عوتڵەیە، بە تایبەتی هەموو ماڵێک و هەموو کەسێک خودی خۆی بێ یان ماڵ بێ دەرەچێتە دەرەوە، پێویستی کرد لەم کات و ساتەدا چەند ئامۆژگاریەک یان چەند ئادابێک یان چەند ئاکارێک باسی ئەوە بکەین لە خزمەتی ئێوەی بەڕێز و ئازیز و خۆشەویستدا. ئیماندارانی بەڕێز، خوای پەروەردگار ئاسمان حەوت تەبەقەی ئاسمانی بۆ دروست کردوونی و زەویشی بۆ تەخت کردووین. زەوی وشکە کاتەوە بۆمان و زنیشی ئەکاتەوە بۆمان ئیمانداران. ئەمووی ئەمانە بەس کاتە بەسەرمانە ئاڕوا و سبەینیەش هەمووی حەسابە لەسەرمان. ئەوە 2023 مانگی سێیە کە ئەنەما دوێنێ سێ مانگ ڕەبەق لە ساڵێکی تازە ڕۆیشت. ئەوەی چاکی کرد تۆماری کرد لای خوا، ئەوەیشی لەم سێ مانگەدا خراپەی کرد تۆماری کرد لای خوا بۆ خۆی. ئەبێ لە قیامەت جوابی بداتەوە دانە بەدانەی. ئیمانداران، هەموو ساڵێ بەهار دێ، هەموومان ئەچینە دەرەوە، هەر کەسێ چاکە بکە ئەیدورێتەوە و لە قیامەتا بەهارەکان دێن بەرامبەری ڕائوەستن و چاکەکان ئەدەنەوە پێی. هەر کەسێکش لە بەهارەکاندا خراپە بکە، لە تاوان و مەعسیەتی خوا بێ، هەر لە قیامەتە ئەو بەهارەیە دێ شکایەتی لێ ئەکا و لەو ڕۆژ و لەو کاتە و لەو ساتەدا تۆ گوناح و تاوانت کردووە. خوای گەورە بارانە بارێنی ڕەحمت پێ ئەکاتەوە ڕووی تاوانەکەی. خوای گەورە دنیا خۆش ئەکا خۆر دەرەکاتەوە ڕووی تاوانەکەی. خوای گەورە دنیا بۆ تەختی کردووی ئەچی لەسەری هەر تاوانەکەی. خوای گەورە سیارەی پێداوی هەر ئەچی پێی تاوانەکەی. خوای گەورە ماڵی پێداوی هەر ئەچی تاوانەکەی. هەر ناگەڕێیتەوە، هەر پەشیمان نابیتەوە کە ئەنەما تۆ ئەم 4 ڕۆژە بۆ تۆ دروستکراوەتر ئەوەی ئەبێ لە دەستا بیکەی ئەبێ بیکەی. گوێ نەدەی بە هیچ ئیلا بە ئەوە بێ کە دڵی خۆت گەرەکتە، ماڵ و مناڵت حرامە حەڵاڵە کێشە نییە. گرنگ ئەوەیە ڕازی بین و تۆ ڕازی بوونی مناڵ و ژنت ئەوەلیاتە لای هەموو کەس. بەڵام فکر ئەوە ناکەیتەوە خوایەکەیە جەلە جەلالە و لە حەوتەبەقەی ئاسمانەوە کە خالقی تۆیە، کە تۆ مەخلوقی ئەوی و ئەوەیشی دایە بە تۆ هەر مەخلوقی ئەوە. ئەی بۆ پەشیمان نابیتەوە، ئەی بۆ فکرێ ناکەیتەوە، ئەی بۆ هۆشێ ناکەیتەوە. ڕۆژە لە ڕۆژان بۆ نایکەیتەوە، بۆ ناگۆڕێی، بۆ هەموو ساڵێک هەر بەردەوام هەر ئەو شەخسەی ئەو مرۆڤەی ئەمە چیبی نەگۆڕای، هیچ کاریگەری تێ نەکردی، دێت جومعە دەکات، دوای جومعە خۆی و خێزانی مناڵی دەباتە دەرەوە، وەڵڵاهی لە دەرەوە بیبینی ئەڵێی خۆزگایە جومعەی نەکردایە، ئەڵێی خۆزگایە نەمبینیایە لە مزگەوت. باوکی دێ بۆ مزگەوت، کچەکەی سێرەکەی ڕوتە لە دەرەوە، ژنەکەی لە دەرەوە ڕوتە. قەیناکە خۆم جمعەکەم ئەوانی بە تەنیا ناردووە بۆ دەرەوە بۆ تێکەڵبوونی بە خەڵکە. ئیمانداران، نازانم لە کێوە بڵێین ئێمە کچەکەی بەرگ و لیباسێک، ژنەکەی بەرگ و لیباسێ لە بەرایەتی
وەڵڵەهی پیاوانە شەرمەکە تەماشایکە نازانم ئەم پیاوە چۆن شەرم ناکە لەو خوایەی کە خەڵقی کردووە کە ئەبینی خێزانەکەی بەتەکیوەیە. مامۆستای وا هەیە لەم سەیرانەی کە لە مەکتەبەکانە ببینێ هەموو ڕۆژێ سەرپۆشە ئەو ڕۆژە فول میکیاجە وەڵڵەهی لە ژیانێ لەوەیەوەنەی بۆ پیاوەکەی خۆی نەڕازانێتەوە ئەو ڕۆژەی کە بۆ سەیرانەکە خۆی ڕازیانێتەوە. ئەمانە گشتی گلەی دڵ ئێوە ئیماندارم. چۆنە بێ ئێمە هەموو شتێکمان ڕەها کردووە ئافرەتێ بچێ لەگەڵ 10 پیا و 20 پیا و 30 پیا و دانیشێ و قەینا و ئاساییە. ئەمە لەکوێ هێنامان ئیمانداران؟ بەناوەی سەقافەت بەناوەی پێشکەوتن لەکوێ هێنامانەمە؟ ئەمە چی خوایەک چی دینێک چی قیەمێک چی پێشکەوتنێک کە ئەیباتە پێشەوە بەمە پێشەکەوین بەمە گەرەکمانە پێشکەوین. کچێکی 12 ساڵان 15 ساڵان دێنی تراسۆکێک کەلپلێکی ناو ماڵەکەی تەبەری لە ناو هەزاران خەڵک بە بەرچاوی ئومەتێکەوە ڕاکە وەڵا ئەمە چییە موسابەقەی پێەکەین بزان یەکەمە تێرێ. ئەمە لەکوێ بووە؟ کوا حەیا کوا شەرم لەکوێیە؟ هەزاران پیا و تەماشاکە دوای شەژێ کچەکەم خراپە وەڵڵاهی ئەو پیاوە مەلعونە ئەو باوکە کە ئەوەی بۆ ئەسێنێ کەی خاتە و شوێنە. ئیماندارانی بەڕێز مسڵمانانی خۆشەویست ئەزانین یان خۆمانە دەین لە گێلی؟ هەمومان ئەزانین چاک ئەزانین ئافرەتێک چۆن ئەبێ ئافرەتێک کە وەختی شودانێتی کچێکی عازە و دێنی قەیچەکە وەرزشی پێ بکە با بە تەنیا بێت یەکەڵی پیاوی مەکە یان کوڕێک دێنی بە بەرچاوی هەموو ئەو کچانە و ئافرەتانەوە هەمووی تێکەڵ و پێکەڵ ئەوەی خوا پێی ناخۆشە دەکرێت کەسش نوزەی لێوە نایە. ئەو مامۆسایەش کە وەرزشی پێکە بۆ ئافرەتە لەوەی 5 وەختە لە مزگەوتا بێ ئەی پرسیارێ لە خۆت ناکەی؟ ئەی پرسیارێ لە خۆت ناکەی؟ ئێمە ئەبێ هەمومان پرسیارێ لە خۆمان بکەین لە کارەکانمان. ئێستا من ئەم کارەی کێ دەیکەم ئەبێ جارجار پرسیارێ لە خۆم بکەم ڕاوەستم لە ئیشەکەی خۆم بزان تەواوە بزان لەکوێ هەڵم بگەڕێمەوە ئەم ساڵ تەواو بوو چەندێکم هەڵە بوو چەندێکم باش بوو. ئیمانداران خۆوە نی هەر بڕۆین قیامەت هەیە قیامەت بەخوا قیامەت سەختە بەخوا کەسی فریای کەس ناکەوێ بەخوا ئەو ڕۆژەی قیامەت وەڵڵاهی باوکت فریات ناکەوێ وەڵڵاهی مناڵەکەت ناناسی والله کەس فریای کەس ناکەوێ پێغەمبەران فریای ئومەتەکەی ناکەوت. تۆ چیت من چیم؟ بۆ کێ دنیای خۆت تاریکەکەی؟ بۆ مناڵ و ژن؟ بۆ کێ؟ هەر مردی تۆ ناناسن خەبرەکەت لەوەیە بە ساڵ نایەنە سەرت ئەی بۆ دنیای خۆت تاریکەکەی بۆ کێ ئەیکەی؟ ئێستا بۆ ئەوانەیکەی دڵیان خۆشکەی؟ ئایا ئەوان دێن لە قیامەتا دڵی تۆ خۆشکەن؟ جوابێکی خۆمان دەینەوە ئیمانداران هەموو شتێ ڕێگای حەڵاڵ هەیە خوا دایناوە بۆمان ئیماندارانی خۆشەویست کە بەهارێکی پێداوین وریابین ئەچینە دەرەوە تێکەڵ نەبین. ئامان و سەد ئامان تێکەڵ بوون بەناوەی خزمێنە ئەوانە حرامە. تێکەڵ بوون گۆرانی لێدان دەستکردنی کوڕ و کچ علاقەی ناشەرعی تەماشاکردن بە تایبەتیەکی 21 نەورۆز هەمووی گشتی بستێکیان دوو بست بەتەکی یەکەوە دوورن. ئەوانە ئەبێ ئێمە بپرسین لە خۆمان محاسەبەی خۆمان بکەین ناترسین لەو لەحظەدا وەک تورکیا و سووریای لێ بکە لەو دەشتە هەموومان خوا بمان باتە زەویە ئەی لە بەرامبەر خوا چی بێژینە و کاتە بڵێین نەمانزانی خوای گیان بەروەڵا هەموومان زانیمان. ئەی بۆچی تین بۆ جمع و جەماعەت بۆی سوودێ وەرگرین بۆی ئیسفادەیە بکەین نەکەوەی بەس گوێی لێ بگرین و بڕۆین و تەواو دوای کە ئەنەما هیچ نەبووە. ئیماندارانی خۆشەویست ئەبێ وریابین تێکەڵبوون ناشەرعی لە دەرەوە لە ماڵەوە لە هەموو شوێنێک. قوتابی ئازیز و خۆشەویست کچی چاک و بەحەیا و بە شەرم تۆ کاتی حیجابێکت بەستووە وەڵڵاهی تۆ ئامادە بیت هەموو دنیا دەنێن نابێ و حیجابە فڕە بدەی بۆ چەند دەرەجەیەک. کوڕی ئازیز گەنجی ئازیز نابێت تۆ خوێندنی وای لێ بکە دینەکە و قیامەتەکەت بفەوتێنی. مامۆستای ئازیز
تۆ نابێ مەعاشەکە و موچەکەت و خوێندنەکەت و وەزیفەتەکەت وا لێ بکە خوا لێ تووڕە بێ. جا کەی داعیەکەوە بێ؟ هەموومان ئیمانداران، باوکی ئازیز، دایکی بەڕێز، دوکانداری ئازیز کە ئەوەی دێنی حرامە مەیهێنە، حرامە مەیدە خەڵکی. ئەبێ ئێمە گشتمان خۆمان محاسەبەی خۆمان بکەین تایە. دووەمیان ئیمانداران، پیسکردنی ژینگە بەداخەوە. زۆر جار کەسێکی ئیماندار لە ماڵەکەی ئەچیتە ماڵ، ئەوەنە پاک و پوختەیە لە ماڵە، ئەچێتە دەرەوە هەریکی بەلایەکە فڕادە. لە هەفتەی پێشوودا ببینن ئەوانەی کە دەرچوون لە لادیەکانی دەوری خۆمان ئۆمەربل، هەتا نیمەی شەو حەریق و ڕاکەوتێ ئەو لادێ چییە وەڵامە کاکەم چۆ بووە گەشت و سەیران، ئێوارە گەڕاوە تۆ جەنابی ئاگەرەکەی نەکوژانەتەوە لایە دنیا خەرکی ئار بسێنێ. هێمە گەشتەکەمان شوای لاتە ئەچی نەبینە ئەزیەت بەزە خەڵکەوە دوای ئاگرەکەینەوە جێری فکرەوە ناکەینەوە ماگرە دوای چی ئەخوڵقەینێ، یانە چینە شوێنێک ئیتر وا تێکی ئەدەین دوایەوە دوای خۆمان بە شەرێ ئینسانێ ناوێرە بچێ لەو شوێنە دانیش. ئەی کەی وا بووە؟ پێغەمبەری خوا نەیفەرمووە عەلەیهی سەڵات وەسەلام خۆتان بپارێزن لە لەعنەت؟ وتیانەی پێغەمبەری خوا کام لەعنەت؟ وتیە و لەعناتانەی کە خوای گەورە لەعنەتی لێ کردوون لە ژێر سێبەرە دامەشن شتی پیس دانن یان شتی پیسکەن. ئاوی پاک شتی پیسی تێ مەکە، لە شوێنێکا دانیشتی پاک بوو پاکی کەرەوە دوایش ڕۆیشتی ئەم پاکی کەرەوە، ژینگە پیس مەکە. ئەوەی پیسە هەڵیگرە و پاکی کەرەوە گەین تۆش نییە قەی چێکە خێریکی جوان و باش و چاکە کابرایە لەبەر لە قەدارێک لە ڕێگادا لایدا خوا خستێ بەهشت. کێ ناڵێت تۆ ئەورە پاک نەکەیتەوە خوا بیکاتە سەبەبی بتخاتە بەهشت؟ خۆ دووری مەگرە. لای ئێمە کەمە بەڵام لای خوا زۆرە. ئیماندارانی بەڕێز سێهەمیان ئازاردانی خەڵک نەدەین. گەنجە ئازیزەکان بە ماتۆڕ بە هەر مانای ئەوە نیەتر بە ماتۆڕێ بگرینە دەسەوە و ئیتر بە هەموو کۆڵان و هەموو شار و دەرەوە و هەموو شوێنێ ئازاری خەڵکی بدەن. ئەو ماتۆڕەت هەیە کە سندوتە بۆ مناڵەکەت تەمەی خێری بکە لەم بەهارە، بڕێ پێی بڵێ کوڕە جوانەکەم کارێ مەکە نەعلەتمان بۆ بێ، کارێ بکە خێر و بەرەکەتمان بۆ بێ. ئەمە سندووە ئاگا لە خۆ بێ، لەسەر خۆت بڕانە، ئەزیەتی خەڵک مەدە، سەوتی ماتۆڕەکە زۆر مەدە، ئیزعاجی خەڵک مەکە، کاتی پێویست نەبوو مەڕۆ ئەڕۆی بە سەیران لەسەر خۆت لە بانجادا ئەزیەتی خۆت سەیارە ڕێگاوبان هاتوچۆ ئەوەی کە یاسایە دانراوە بە جوانی ئەوەی سیارەش لێ خوڕە. ئیماندارە کەمێ تەحەموولمان بێ لە سیاقەت، ئیماندارە بۆ لە سیاقەتە تەحەموولمان لێ ئێمە کەوتە بانجادە کە ئەنەماتر ئەم وەزیرە و گزیرە ئەبێ هەمووی لە بەردەمی لاشەوە ئەم 140 و 150 بڕایە بۆ وا کاکە کەی وا وتراوە؟ کەی لە ئەخلاقیەتی سایق وایە؟ کەی دینەکەت وا پێڵێ؟ کەی ئینسانێکی ژیر و عاقڵ وەک تۆ کەی خواوای وتووە بڕانە کاکە؟ گەنجێکی تازە سیارە دراوەتە دەستۆ بۆ وا دەکەی؟ بڕوات بێ ئەمانە ئێمە هەمووی گونەحبارین پێی نازانین، مخالفی مرور گونەحبارین. یاسایەک مەدام خزمەتە بۆ مرۆڤ شەرع 100% لەگەڵایەتی. ئیتر کەیفی خۆت ئەی دێ لێ چەنە لە یاساکە ئەپەڕیتەوە لەوەی دەست بڕوا، بەڵام لای خوا دەست ناڕوا گونەحباری. ئێستاشنا لە قیامەت ئەبێ وریابن ئیمانداران ئازاری خەڵکی نەدەین، چی بەوە یان چی بە وشەیەک ئەچیتە شوێنێ دانیشی خەڵکی زاحمە مەکە تەجی لێ بەرەوە زانی ئەم سەحرایە و ئەم ئەرزەی خوایە لەم دەشتە گشتی تین ماڵی تۆیە و ئیتر ئەم خەڵکایە بێ بەدڵی تۆ هەڵپەڕێ، ئەوەی هەڵ نەپەڕێگەری ئەم مەنتیقە جێبێلێ. خۆ تو کوێخانیت، خۆ تو ڕیز عەشێرەتێنی لەم دەشتەش کاکە، ئەمە خۆمە ماڵی تۆ نییە هەمووی بۆ خۆت، هەر کەسێ بۆ خۆی تەبیعەتی چۆنە بۆ خۆی، ئیزعاجی دەوروبەر مەکە. بەمانە ئیماندارانی بەڕێز چوارەمیانەوەیە نوێژی جومعە. وریابن ئیمانداران هەر کەسێ بچێ بۆ سەفرە نوێژی جومعە نەکا سەفرەکەی حرامە، بڕاتان بێ و سەفرە حرامە، بە هیچ شێوەیە جایز نییە بڕۆی. سەفرە لە ڕۆژی جومعە عولەمایان وتیانە سەفەر لە ڕۆژی جومعە سەفەرتە بێ زەرورە،
هەندێ ئیمام وتیان ئەبێ دوای جومعە بڕوا کەراهەتیە پێشی جومعە بچێ. سەفەر کە زەرورە، سەفرە زەرورە، کەی زەرورە؟ ڕۆژەکانی تر بڕۆ. کە ئەچیتش بە مەرجێ دروست دەبێ، ئەو مەرجەش چییە؟ کە نوێژی جومعەت نەفەوتێ. های ئێستا مام حاجی پێشی گشتیەکەوێ ئەدەی بەعین جمعەیە با بڕۆین، ئەی چ کوڕە داوی لێ و دەشتە نوێژەکەکەین ئەژی خوا احتیاجی نوێژەکەی ئەمە. خوا ئەفەرمێ ئەگە کڕین و فرۆشتینتان کرد، کڕین پارە و پول پەیا بکەی بۆ ماڵ و مناڵت گەورەترین خەیر و سەدەقەیە. لە ڕۆژی جمعە حرامە بیکەی، ئەو سەعاتەی کە خودبە درێ هەتا دابەزی. ئەی گەشتەکەی تۆ جەنابەت تۆ بۆ خۆت دات ناوەقەی چەکا بڕۆ، ماشەڵڵا ئەو گشتی لادەیە لە نێزگی لادەیە دانشە و جمعەکەت بکە، کەس لاری نییە. خۆی ئەچێ جمعەکەی ناکە، مناڵەکانی نایکە، ژن و مناڵەکەیشی جل و بەرگی ڕێک و پێکینە لێلا جمعە لێدا ئەم لەیلا هەڵپەڕکەی گردووە و دەستی گرتو زوڕنا لێدا. شەیتان سەرپۆش شەیتان بۆ تەقایی سەفرەکەی و بڕۆ خواحافیز. کەئەنەما پیاوە نییە حەفتەکانی تراتە بۆ جمعە، كأنما أونية كأنما باندا بو أونية من جمعة عطلية عفو عامة ناوينا عفو عام بخوي إيمان داره بينج روجة شش روجة دنيا جينايلي دنيا أتواني دوامك جيبيلي أي بو جينايلي زحمة ليه برو سفر وجيبيل دكانك داخل برو أي دل دي أمري خوا بيشيل كي بس دلنا دكانك جيبيلي أمري خوا بيشيل كي بس دلنا دوامك جيبيلي ئەڵێ ئیمانداری تەواو کام ئیماندار کام مسڵمان جوابی خواوە دەیتەوە سوورەتێک لە 114 سوورەت ناوی جومعەیە ئاەتێکی نازڵ کردووە وا جوابی خوا دەیتەوە ئیماندارە. ها ئێمە چەندێک زۆر جار ئێمە لە خۆمان پرسینەوە دانیشین بزانین ئێمە چیەکەین خەریک چین بەرەوکوێ ڕۆین هەموو شتەکان دێت دووبارە وە پڕی سێرەکەی هەڵەشە زۆر جار بەداخەوە گوێی پێ نادەین. ئیماندارانی خۆشەویست ئەبێ وریابیت نوێژی جمعە نەفەوتێ بە تایبەتی وە پیاو و بۆ گەنج بۆ پیاوان چینی پیاوان چووکە ئافرەتان سونەتە لەسەریان نێشیکەن ئاسایی ئەتوانن لەوەیە. ئەگە مەجموعەیە زۆرش بوون 10 ماڵ 15 ماڵ بوون دیبایەکێک کەسێک دوو نەسیحەتی خێرتان بۆ بکە گەینە 15-20 نەفەرێک جمعەکەتان بۆ بکە با خێر و بەرەکەتی تیا بێ بەیەکەوە کۆبوونە و بێنەوە بە جیاجیابن جمعەکە بەیەکەوە بکەن دوای جیابنەوە. خاڵی پێنجەمان ئیمانداران و بەڕێزان ئەبێ ئاگامان لە جلوبەرگی خۆمان ماڵ و مناڵمان بێ. ڕجاتان لێ یەکەم خۆتان ماڵ و مناڵتان ڕاستە ئەمڕۆ هەندێ ئافرەتێ بە قسەی خوا ناکە بە قسەی پێغەمبەرش ناکە بە قسەی پیاوەکەیشی ناکە هەندێ پیاوەیە بە قسەی ناکە بەڵام تۆ هەر پێی بڵێ وەڕێی تونی لێ بگرە بەر ناکرێ ئافرەتی وایە ناکرێت تۆ بشتە دەرەوەتر هەموو جلێ بۆ تۆ مەسموح بێ نا لە ماڵشەوە سێرەکەی نەخێوانیە وەک کچەکانمان وە کوڕەکانمان چۆن زۆر جار ئێمە گلەیەکەڵێن ئافرەتەکان بە تایبەتی پیاوەکانیش چۆن ئێمەژین ئافرەتەکان خۆیان نەڕازێنەوە پیاوەکانیش خۆی نەڕازێنێتەوە بۆ کۆمەڵی ئافرەت پیاوی وایە شێت ناو کۆمەڵێکی ئافرەت فول خۆی ڕازێنێتەوە وەڵای لە ماڵەوە ببینی نایناسی بۆش نەکەی ئەوە ناشرینە باسی پیاوەکەم چونکە ئیمامی عومەرەی فەرموو وتیان حەقی پیا و ژن وتی حەقی پیا و ژنەوەیە ژن چۆن ئامادەیە خۆی بڕازێنێتەوە بۆ پیاوشەمێ ئەبێ خۆی بڕازێنێتەوە بۆ ژنەکەی سێ زۆر جار هەڵێ چی هەر پیاوەکە گلەیەکە وەڵا ئافرەتەکە مامەسا بە گوێرەی دڵی من خۆی ناڕازێنێت و ئەی جەنابەت ئەی تو لەگەڵ من ئایسیایتە من بێزارم بۆنێکت تێ چەند دەقەیەکە ئەبێ لە ماڵەوە گەرێت چەندێک بۆنت بێ ئیماندارە ئەبێ یەکسان بین ئێمە ئیشەکان وەکێک دانین هەمومان وەکێک ئەو جلوبەرگەی ئەی کڕی بۆ کچەکەت بۆ کوڕەکەت وریابە وریای قیامەتی خۆت بە قیامەت مەستوێنە بەدەستی خۆت بە پارەی حەڵاڵ مەیستوێنە دوایی دروست نییە ئافرەت بەنتورکاتە پاس 100 جا وتومانە ئێمە هەزاران جار وتومانە مەلاین جارش ئەڵێین هەر کەلپەلێ تەسک بێ تەنگ بێ تەنگ بێ دروست نییە بۆ ئافرەت ئیتر تێبگە
خوام کردە لە بان و حتا خوار گشتی گیانی نییە بەدەشتەوە. ئەم سێ مەرجەیە بێت یا بێ ئیمانداران، تەسک نەبێ، بڕاتە ڕێوە هەموو گیانی دیار بێ. ئەوە حیجابی پێ ناڵێ، نیش نییە لە بەری ئافرەت. ئەو حەدیسەی گرێتەوە کە پێغەمبەری خوا فەرمی عەلەیهی سەڵات وەسەلام لە قیامەتا کۆمەڵی ئافرەت دێن پۆشتن بەڵام پۆشتنی، یعنی تسێری بکەی جل و بەرگا لەبەریە بەڵام پۆشتنی. بۆ لەبەری تەسکە هەموو گیانی ئەڕواتە ڕێوە دیارە. تەنگە ئەمجا تەنکە، ئەمانە ناوێ ئیماندارە. ئامان و سەد ئامان. ئەم قسانە بگێڕنەوە بۆ خێزانتان، بۆ کچەکانتان، ئەیتر گونەحبارە بن لە دنیا و لە قیامەت. ئەگەر ئێوە کەم تەرخەم بن یان ئەوان، ئەبێ ئێمە وریابین. چکە باشترین و چاکترین پۆشاک ئەو پۆشاکەیە کە خوا ناردوێتی لە حەوت تەبەقەی ئاسمانەوە. خاڵی کۆتاییمان ئیمانداران ئیسراف. تخوا ئیسراف مەکەن، ئەشنە دەرەوە گەشتەکەن سەیرانەکەن، تخوا ئیسراف مەکەن. ئەوە نەبەرن بیخۆن. تۆ پارەت نییە بۆ پیاوەکە تەبەی بۆ دوکانێک بای 300,000 دینار قەرزی پێەکەی، بۆ ئێتونیتە چەندێک پێویستیاتە ئەوە نەبەرە، ئەوە نەبە نیمەی لەوێ فڕەدەی. ئیسراف مەکەن لە هیچ شتێکە. پێغەمبەری خوا فەرمی عەلەیهی سەڵات وەسەلام وتیانەی پێغەمبەری خوا لە ناو باخیرە بووین، لە ناو ئاوە، دەریایە، دەریا زۆر جار وتومانشە ناو دەریایەکە دەست نوێژ بگرین ئایا ئەتوانین 3 جا بیکەینە 4. دەمجاومان 3 جایە، 1 جا فەرزە و دوانی سونەتە، ئەتوانین بیکەینە 4. وتی نەخێر پێغەمبەری خوا لەو ئاوە زۆرە نابێ بیکەیتە 4 بۆ عیبادەتێک بۆ خوا. ئەیدەی سەخ خۆت و ئەگە هەدبێ هەر ئیسراف بکەی هەر خوا خۆشتی نەگەرن. ئین الله لا يحب المسرفین. ئەوانە ئیسرافەکەن خوا خۆشیانی نایە. ئیتر لە هەر شتێک ئیسرافەکەی، وە لە پارە و پولش، لە خواردنش، لە کەلوپەلش، لە ماڵش، لە هەموو شتەکانی ماندەر. خوای گەورە ڕەحمان لێ بکە، عاقبەت خێرمان بکە.